ئەم چیرۆکە لەسەر بنەمایی گەڕانەوەی چەند گەواهی دەرێکە کە بە چاوی خۆیان ژیانی عیسایان بینیوە، هەروەکو لە ئەنجیلەکانی مەتتا و مەرقس و لوقا و یوحەنادا هاتووە. مەریەمی مەجدەلی دەیگەڕێتەوە کەوا بە گوێرەی ئینجیل خۆشی یەکێک بووە لە شوێن کەوتوانی عیسا. بە شێوەیەکی درامی ورد باسی چیرۆکی ڕاستەقینەی عیسا دەکا کەوا 2000 ساڵ بەر لە ئێستا ژیاوە. لەم فیلمەدا دەبینین ئەکتەرێک ڕۆڵی عیسا دەبینێ، هەرچەندە هیچ کەسێک شایستە نییە ئەم ڕۆڵە ببینێ، بەڵام ئەوە بۆیە کراوە تاکو ژیانی عیسا بزانین و سوودی لێوەرگری. ئەم دیمەنە چەندە جوانە، هەموو ئێوارەیەک پەروەردگار دەینەخشێنێ، هەموو جارێکیش خۆشەویستیە بێسنوورەکەی خوددام بیدەخاتەوە. بۆ تۆش ئەو خودای ئەمانەی دروست کردووە؟ گومانم هەیە بمبینێ یان هەر بمناسێ، وا بزانم خوددا پیاوی پیرۆزی خۆش دەوێ، نەک ژنێکی وەکو من. ریفکە گەر ئەو 3 ساڵی ڕابردوو لەگەڵمان بایکەوە فێری دەکردین. کێ عیسای واستا؟ سەفیرە مریەمی مەزدەلی باسی ئەومان بۆ دەکەی؟ ئادە چڕۆکەکەمان بۆ بگێڕە؟ بەڵێ باشە، وەرن. باشە، دەبێ لە سەرەتاوە دەست پێ بکەین. کە عیسات بینی؟ نا، بۆ ئەوەی لە چیرۆک عیسا تێبگەین دەبێت لە سەرەتای گەردوونەوە دەست پێ بکەین، وەکو ئەوەی پەرتوک بمان دەگێڕێتەوە. یەکەم جار خوددا زەوی و هەموو ڕووەک و ئاژەڵ و باڵندە و گیانلەبەرەکانی دەریای دروست کرد. پاشان یەکەم مرۆڤی لە خۆڵ دروست کرد، لە ڕۆحی خۆی فوی تێکرد و شنێ ژیانی پێدا. یەکەم مرۆڤ ناوی ئادەم بوو. خوددا فەرمووی باش نییە پیاوێک بە تەنیا بژی، هاوڵێکی هاوچەشنی بۆ دروست دەکەم تا یارمەتی بدات. خوددا لە یەکێک لە پاڕەسوەکانی ئادەم ئافرەتێک دروست کرد و ناوی لێنا حەوا. لەسەری ئادەم دروستی نەکرد تا بەسەر ئادەم دازاڵ نەبێ، نە لە قاچشی دروست کرد، نەوەک ئادەم بە قاچەکانی پانی بکاتەوە، بەڵکو لە لاتە نیشت و لە ژێر باڵی دروست کرد تاکو یەکسان بێ لەگەڵیدا و بیپارێزێ، لە نزیک دڵی تاک خۆشی بوێ. خودای خۆشەویستی ژن و پیاوی هێنایە دی تاکو وێنەی خوددایان تێدا ڕەنگ بداتەوە و هاوپەیمان بێ لەگەڵیان، دەسەڵاتی دانێ حکم بەسەر هەموو بەدیهاتوەکاندا بکەن. ئادەم و حەوا لە باخچەی عەدەن دەژیان کە خوددا بۆی ئامادە کردبوون. خوددا لەو باخچەیەدا قسەی لەگەڵ دەکردن و لەگەڵیاندا ڕێی دەکرد، لەوێ ئازارکێشان و ستەم و مردن نەبوون. خوددا بە ئادەمی فەرموو دەتوانن لەبەری هەموو دارەکان بخۆن، تەنها لە داری زانینی چاکە و خراپە نەبێ، ئەگەر لەبەری ئەو دارە بخۆن دەمرن. بەڵام ڕۆژێکیان شەیتان حەوای لە خشتە برد. لەبەری ئەو دارەی خوارد و مێردەکەشی لەگەڵیدا بوو، دایە ئەویش تاکو بیخوات، ئەویش بە قسەی حەوا خواردی.
بەم کردەوە پڕ لە شەرمەزاری و یاخیبوونەی ئادەم و حەوا هاوپەیمانتەکەی نێوان باخچەکە شکا. هاوپەیمانەتی نێوان ژن و پیا و هاوپەیمانەتی نێوان ئەوان و خوداشی تێکدا. ئادەم حکم کرا بە ژیانێکی پڕ لە شەکەتی و ئازار بەخشی. بۆ حەواش لە کاتی سپڕی و منداڵبوون ئازار بکێشێ و بکەوێتە بنڕکێفی پیاوەکەی. بەڵام خودا بەڵێنیدا کەوا ڕۆژێک دێت وەتەی ئافرەت سەری مار پان دەکاتەوە. لە کتێبدا خودای بەخشندا باسی پلانێک دەکات تاکو و پەیوەندەکەی بۆ بەدیهاتوەکانی بگێڕێتەوە لەگەڵ خۆیدا. بەشێک لەم پلانەی بۆ حەزرەتی ئیبراهیم بەدەرخست. ئیبراهیم بڕوا و متمانەی تەواوی بە خودا هەبوو. خوداش بەڵێنیدا پیرۆزی بکا و لە ڕێی ئەویشەوە هەموو میلەتان پیرۆز بکات. هەروەها بەڵێنی پێدا وەچەی زۆر بکات بەقەد ژمارەی لمی دەریا و ئەستێرەکانی ئاسمان. ئیبراهیم بڕوای بە خودا کرد. خوداش ئیبراهیمی بە پیاوێکی چاک حیساب کرد و بە هاوڕێی خودا ناوی دەبرد. ڕۆژێکیان خودا ئیبراهیمی بە ئەزموونێک دابرد. فەرمانی لەسەر کرد کوڕەکەت بە و بیکە بە قوربانی. ئیبراهیم دەیزانی کە لەرێ ئەم کوڕەوە خودا بەڵێنی پێداوە وەچەی زۆر بکات و هەموو نەتەوەکان پیرۆز بن. سەرڕای ئەوە متمانەی بە خودا کرد و گوێڕالی فەرمانەکەی بوو. خودا بانجی ئیبراهیمی کرد. ئەی ئیبراهیم، ئێستا زانین تۆ گوێڕایەڵی منی، چونکە ئامادە بووی کوڕە خۆشەویستەکەت پێشکەش بە من بکەیت. ئیبراهیم بینی بەرانێک بەسراوەتەوە. ئیبراهیمیش بەرانەکەی لە جیاتی کوڕەکەی کردە قوربانی بۆ خودا. خودا لە پێشکەشکردنی ئەو بەرانە لە جیاتی کوڕەکەی ئیبراهیم ئاماژەیەک بوو لە پلانە گەورەکەی بۆ ڕزگارکردنی مرۆڤ. ئەم پلانە نەفرەتی گوناه و مردن هورد و خاش دەکا و پەیوەندی نێوان خودا و مرۆڤ چاک دەکاتەوە. لە کتێبدا باسکراوە ئەو کەسەی دێت دەبێتە قوربانیەکی زۆر مەزن و دەبێتە کەفارەتی گوناهەکانی مرۆڤ. پێغەمبەران ئەو کەسەیان بە مەسیح ناوهێناوە. هاتنی دەبێتە پیرۆزیەکی مەزن، چونکە ئەو مەسیحا دەبێتە ڕزگاری دەر، پێغەمبەر، پاشا. ئیشایا پێغەمبەر باز دەکا کە مەسیح دێ چی دەکا. مەسیح مژدەی خۆش بۆ هەژاران دێنێ، چاکبوونەوە بۆ دڵشکا و ڕزگاربوون بۆ دیل و ئازادبوون بۆ بەندکراوان. ڕادەگەیەنێ کاتی ئەوە هاتووە کە بگوترێ کەی پەروەردگار گەلی خۆی ڕزگار بکات. چەند ساڵێک لەمەوبەر مامۆستایەک لەسەر ئەو زەوی ئێمە دەژیا، ناوی عیسا بوو. ئایا ئەو کەسە بوو کە خودا نردبووی تاکو سەری مارەکە پان بکاتەوە و تاریچی بگۆڕێت بۆ ڕووناچی لە جیاتی نەفرەت پیرۆزی بێنێت؟ ئایا دەبێ ئەو مەسیحا بەڵێن پێدراوەکە بێ بتوانێ ڕسوایی و ترس و بێنرخی لەسەر مرۆڤ لا ببات؟ لە شاری ناسیرا کچێکی عازب هەبوو بۆ پیاوێک نیشان کرابوو ناوی یوسف بوو. کچەکەش ناوی مریەم بوو. سڵاوت لێبێ ئەی ئەو کەسەی بەخششی خودات بەسەردا ڕژاوە، مەترسە ئەی مەریەم، خوددا بەخششی پێت داوە. ئەوە تاسکت پڕ دەبێ و کوڕێکت دەبێ، ناوی دەنێ عیسا. چۆن شتی وا دەبێ؟ چونکە من کچم. ڕوحی پیرۆز بەسەرتدا ئاوێتە دەبێ و بۆت دەبێتە سایە.
چونکە ئەو پیرۆزەی لە تۆ دەبێت بە کوڕی خوددا ناوی دەبەن. ئەوە تا ئەلیساباتی خزمیشت بەو پیریاسشی پڕە بە کوڕێک، ئەوەی پێتان دەگوت نەزۆک، سچی 6 مانگە، چونکە هیچ شتێک لای خوددا ئەستەم نییە. من بەندەی پەروەردگارم، چیم بەسەر دێت با قسەکەی تۆ بێت. مریەم بەپەلا بۆ سەردانی ئەلیزاباتی خزمی چوو. ئەلیسابات، مریەم گیان، ئۆ خۆڕاستە، تۆ لە ناو هەموو ژناندا پیرۆزی، ئەوەی لە زگی شتدایە پیرۆزە. ئەم شتە گەورەیە چییە بەسرم دێ؟ من چیم تا دایکی پەروەردیگارم بێتە لام؟ کە گوێم لە سڵاوی تۆ بوو، منداڵەکەی زگیشم لە خۆشیا جوولایەوە. گیانم ستایشی پەروەردگار دەکا، ڕوحم بە خودای ڕزگاری دەرم دڵشادا، چونکە سێری نزمی بەندەکەی خۆی کرد. لە ئێستا بەدواوە هەموو خەڵک بانگم دەکەن پیرۆزکراوە. مریەم 3 مانگ لای ئەلیسابات مایەوە. کە یوسف زانی دەستگرانەکەی زگی هەیە، ویستی بەنهێنی وازی لێبێنێ. خوداوەند فریشتەیەکی ناردە خەونی. مەترسە لەوەی مریەم بێنی، چونکە بەهۆی ڕوحی پیرۆزەوە سچی پڕ بووە. کوڕێکی دەبێت ناوی دەنێت عیسا، چونکە ملەتەکەی خۆی ڕزگار دەکات لە گوناهەکانیان. ئیتر یوسفیش مریەمی گواستەوە. ئیسا لە بەیتلەحم لە تەیۆڵەیەکی ئاژەڵان دایک بوو، چونکە یوسف و مریەم لە شارەکەدا شوێنیان دەست نەکەوت بۆمانەوە. کۆمەڵێک فریشتە بانگیان ڕاهێش بۆ ئەم لەدایک بوونە. کە کاتی خەتەنەکردنی منداڵەکە هات، ناویان نا عیسا، بە مانای خوداوەند ڕزگاری دەرە. پاشان یوسف و مریەم منداڵەکەیان بۆ پەرستگا بێت تاکو پێشکەشی خوداوەندی بکەن. لەوێ پیاوێکی لە خواترس هەبوو، ناوی شەمعۆن بوو. ئەم منداڵە هەڵبژاردەی خوددایە بۆ کەوتن و بەرزکردنەوەی زۆر کەس. دەبێتە نیشانەی خوددا. زۆر کەس بەرهەڵستی دەکەن و زۆربەی نیازەکانیان ئاشکرا دەبێت. هەژارەش وەکو شمشێری تیژ جەرگی تۆش دەبڕێ. کە گوێم لە چیرۆکەکەی بوو، زانیم عیسا لە پێغەمبەرێکی ئاسایی زیاترە. فریشتەکە مەبەستی چی بوو کە گوتی دەبێتە کوڕی خوددا؟ بەدڵنیا مەبەستی ئەوە نەبوو کە خوددا پەیوەندی ئاسەرگری لەگەڵ ژن دەکا. نەخێر لە بیرتان بێ کە مەریەم کچ بوو. سک بڕبوونەکەی بە پەرجووی ڕوحی پیرۆزی خوددا بوو. خوددا دەتوانێت هەموو شتێک بکات. باوەڕ ناکەن؟ لە دایکبوونەکەی ئیسا سەمەرە بوو. لە ژنێکی وەکو تۆ وەکو من لە دایک بوو. بەڕاستی زۆر لەوە گەورەتر بوو.
تۆبە بکەن و لە ئاو هەڵکێشرێن خوداش لێتان خۆش دەبێت. خدا خۆی باسی ئەمەی کردبوو کاتێک کوڕەکەی ئەلیسابات یوحەنای لە ئاو هەڵکێش ژن و پیاوی لە ئاو هەڵدەکێشا لە ڕووباری ئوردن. من لە ئاوتان هەڵدەکێشم بەڵام یەکێک دێ زۆر لە من مەزنترە. شایستە نیم هەتاپەتی پێڵاوەکانیشی بکەمەوە. ئەو لە ڕۆحی پیرۆز و لە ئاگر هەڵتان دەکێشێ. ئەو شەنی بەدەستەوەیە تا گەن و کالێک جودا بکاتەوە گەنمەکەش لە حەمباردا دەکا. ڕۆحی پیرۆز لە شێوەی کۆترێکدا بەزیە سەر عیسا. دەنگێک لە ئاسمانەوە هات و فەرمووی: تۆ کوڕا خۆشەویستەکەمی، من بە تۆ دڵخۆش بووم. پاش لە ئەو هەڵکێشانی ئیسا بەنێو ئەو هەرێمەدا گەشتی کرد و خەڵکی فێر دەکرد و فێرکردنەکانی بەڵگەی دەسەڵاتەکەی بوو. ئەمە کوڕەکەی مەریەم نەبوو؟ بەڵێ ئەوە بێدەنگ بە. ڕۆحی پەروەردگارم لەسەرا چونکە منی هەڵبژارد تاک و مژدەی خۆش بدەمە هەژاران. منی نارد تاک و بانجی ڕزگابوون بۆ دیل و بینایی بۆ کوێر بدەم. تاک و ستەم لێکراون ڕزگار بکەم و ڕابگەێنم کاتی ئەوە هاتووە پەروەردگار میلەتەکەی خۆ ڕزگار بکات. قسەکەی تەواوە. ئەمڕۆ پێشاتی کتێب هاتە دی ئەوی گوێتان لێ ببوو. قسەکەی کتێب هاتە دی؟ بەڵام تەنها مەسیح دەتوانێت ئەوە بێنێتە دی. چۆن بزانین ئەمە ڕاستە؟ وشەکانی خەڵکەکەی سەرسام کرد و بەرچوەکانی بووە هۆی ئەوەی زۆر کەس باوەڕ بێنێ. ئەوەرکە دیسان لەگەڵ ئەوە ئەوە چییە؟ مامۆستایەکەی خەڵکی ناسیرە عیسا. سڵاو لێمان دوورکەوە لێرە کەس تۆی ناوێ. مامۆستا لی گەڕێ بە تەماشاکردنیشی خۆت گڵاو مەکە. مریەم ئەیسای لاسی چی لێمان دەوێ؟ ئێوە دەزانیت تۆ چی؟ تۆ پارسای خودای. بێدەنگ بن. ئەی ڕوحە بەدەکان دەبچنە بڕۆنە دەرێ. ئەوە مرد. ئەوە کوشتی. وا دەستی لێ دەدا. نا پیاوی پیرۆز ئەو شتە ناکات. مریەم کچی ئیبراهیم چاک بووەوە. زیندوو بووەوە. ئەمە پەرجووە. ئەم پیاوە کێیە؟ تەنانەت ڕۆحەکانیش ملکەچیەون. ئەمە پەرجووە. ئەمە پەرجووە.
ئەمە ئەستەمە. سپاس دەکەم. سپاس بۆ تۆ. سپاس بۆ تۆ. سپاس بۆ تۆ. لەو ڕۆژە بەدواوە من بوومە شوێنکەوتەی ئەو ویسم ئەو شتە بکەم کە خودا پێخۆشە. چەندەها ساڵ لە شەرمەزایدا دەژیام، بەڵام ئیسا ڕێز و بایەخی بۆ گەڕاندمەوە. بەدەسەڵاتی ئەو ڕوحە بەدەکان لە من هاتنە دەر. گیان سەفیرە، دینە، تۆ فێرکردنەکانی ئیسات بیسۆ و پەرتوەکانت بینیوە؟ بەڵێ. کەواتە دەزانی بۆچی هەموو شتێکم جێهێشت و پێ ئەو کەوتم. منش تەنها کەس نەبووم وام کرد. قوتابیشی هەبوو، شەمۆن پەترۆس، بارتیلماوس، مەتا، یەهوتا ئەسخەریوتی، بەوانەی دیکەشەوە 12 قوتابی بوون. ژنەکانیش سەوسەن، یۆنا، من و زۆری تریش کابانی و خزمەتی ئیسا قوتابیەکانی دەکرد. هەموومان دڵمان بە خودا خۆش بوو کەوا لە پاش چاوەڕوانکردن مەسیحی نارد. ئێمە بەڕاستی پێویستمان بە ڕزگاری دەرهەبوو. ڕۆمەکان بە توندی حکومیان دەکردین. هەموو مڵکێکیان لێ زەوت کردین و باجێکی زۆرشیان لەسەردا نابووین. بە ڕوح و جەستە برسی بووین. پێویستمان بە یەکێک بوو ڕێگای خودامان نیشان بدات. پاش ساڵانێکی زۆر لە تەرمەسەری و بێئومێدی تەنانەت هیوا شوێنی لە ژیانی ئێمە نەمابوو. کەچی ئیسا بۆ هەر شوێنێک بچوو بە هیوای لەو شوێنە دەچاند. کێ ئەوە کێیە؟ ئەو گەنجە کوڕە تاقانەی بێوە ژنێکە. کوڕە گەنج هەستە. پێغەمبەرێکی مەزنمان لەنێو دەرکەوتووە. خوددا نردوێتی گەلەکەی ڕزگار بکات. خۆزگە بە ئێوە ئەی هەژاران، چونکە پاشایەتی ئاسمان بۆ ئێوەیە. خۆزگە بە ئێوە برسی و توێنەوەکان بۆ پاشی، چونکە تێر دەبن. خۆزگە بەوانەی ئێستا دەگرین، چونکە دوایی پێدەکەنن. خۆزگە بە ئێوە کاتێک خەڵک ڕق لێتان دەبێتەوە جنێتان پێدەدەن، لە پێناو ڕۆڵەی مرۆڤ بە بەدکار ناوتان دەبن. کاتێ ئەوانە ڕوودەدات شادومان و دڵخۆش بن، چونکە پاداشتان مەزنن لە ئاسمان. باو باپیرانیان بەو شێوە هەڵسکەوتیان کردووە لەگەڵ پێغەمبەران. 16 17 18 19 20 ئەوە هەموو ئەوەندەیەکە هەمە. مەبەستە چییە هەمووی هەر ئەوەندەیە؟ بەڵام واوێلا بۆتان دەوڵەمەندەکان، چونکە بەشی خۆتان دەستکەوت. ئەو ناوێ دەوڵەمەند بێت هەبێ و نەبێ شێتە. واوێلا بۆتان ئەوانە ئێستا پێدەکەنن، چونکە دوایی خەمبار دەبن و دەگرین. واوێلا بۆتان کاتێک خەڵک ستایشتان دەکات،
چونکە باپیرانتان ئاوایان لەگەڵ پێغەمبەرە درۆزنەکان کرد. بەڵام پێتان دەڵێم ئەی ئەوانە گوێتان لێمە دژمنەکانتان خۆش بوێ ئەوەی ڕقی لێتانە چاکە لەگەڵ بکەن ئەوەی نەفرەتتان دەکات پیرۆزی بکەن نوێژ بکەن بۆ ئەوانەی خراپەتان لەگەڵ دەکەن. ئەگەر یەکێک لە لا ڕوومەتی دای لایەکە تریشی بۆ ڕاگرا. ئەگەر یەکێک چاکەتەکە لێ ساندی ڕێ لێ مەگرە بۆ کراسەکەشت. هەر کەسێک داوای شتێک لێ دەکات بی دەرێ. گەر کەسێک شتێکی تۆی برد داوای لێ مەکەوە. ئاوا لەگەڵ خەڵک بکەن کەوا ئێوە دەتانوێت خەڵک لەگەڵتان بکات. گەر هەر خۆشی ئەوانەتان ویست کە خۆشیان دەوێن ئەوە چ شتێکی چاک دەکەن. چونکە گونەهبارانیش وەها دەکەن. گەر چاکەتان هەر بۆ ئەوانە کرد کە چاکەتان بەرامبەر دەکەن چ چاکەیەک دەکەن. تەنانەت گونەهبارانیش ئەمە دەکەن. چۆن دەتوانێت بکەوێ؟ چۆن دەتوانێت قسەی بۆ بکات؟ لەم شوورەیە نا دژمنەکانتان خۆش بوێ چاکەیان لەگەڵ بکەن قڕز بدە و بە هیوای گەڕانەوە مەبە لە دوای پاداشێش گەورە وەردەگرن و دەبنە ڕۆڵی خودای هەرە بەرز چونکە ئەو لەگەڵ سپاسگوزار و بەدکارانش باشە بە بەزەیی بن وەک ئەوەی باوکتان بە بەزەییە. ئیسا ڕزگارمان بکە. خەڵکی حکم مەدەن ئێوەش حکم نادرێن. کەس سەرزەنش مەکەن تا ئێوەش سەرزەنش نەکرێن. لێبوردە بن تا لێتان ببوردرێ. ڕێنماییمان بکە بۆ ڕێبازەکەی خۆت. بە خەڵکی بدەن پێتان دەدرێ چونکە بۆ پێوانەی دەپێون بۆتان دەپیورێتەوە. کوێر ناتوانێت دەستی کوێر ڕاکێشێ. گەر وای کرد هەردووچیان دەکەنە چاڵەوە. بۆچی پوشی ناوچاوی براکەت دەبینی و ئاگەر لە تەختەی ناوچاوی خۆت نییە؟ مامۆستا پێرمان کە. ئێستا پێویستیمان پێتە گەورم. خۆزگە بۆ دایکەی لێبووی و شیری پێداوی. بەڵکو خۆزگە بۆوانە کە گوێ لەو شێ خوددا دەگن و کاری پێ دەکەن. ئەیسا فێری کردین کەوا خوددا بە چاوی دژمناتی تەمەشای گونەهباریش ناکا تا کوڕقی لێ بێتەوە بەڵکو دەوێ وەکو بەرخێکی ون بوو ڕزگاری بکات و بیگەڕێنێتەوە ناو مێگەلەکە. چەندەها سەدە بوو ئەو ڕێگەیەمان نەدەزانی کە دەبێت خەڵکی دیکەمان خۆش بێ و ڕێزی لێ بگرین تەنانەت ئەو کەسانەش کە ڕاهاتبوون کە ڕقمان لێیان بێت و بە سووکیان بزانین کەچی ئەیسا هات و چووە شاری سامیرە. ئەم ئافرەتە چییە هەموو بێزی لێ دەکەن؟ سامریە ئەوەندە بەس نییە؟ وەرە دەبێ خواردن بکڕین نامانەوێ مامۆستامان چاوەڕوان بێ. هەندێک ئاوم دەدەیتێ؟ تۆ جوولەکەیت و منیش ژنێکی سامریم. چۆن داوای ئاوم لێ دەکەی؟ ئەگەر تۆ بەخششی خودا و ئەو کەسە بزانین کە دڵێت ئاوم بدەرێ تۆ داوا لێ دەکرد و ئەویش ئاوی ژیانی پێت دەدا. گەورم تۆ هیچ دەولەکت پێ نییە و بیرەکەش قوڵە. ئیتر ئاوی ژیانت لەکوێ بوو؟ یاقوبی بابمان ئەو بیرەی پێداین لێ بخۆینەوە. ئەوەی خۆی و منداڵ و مێگەلەکەی لیان دەخواردەوە. ئایا تۆ لە یاقوبی بابمان مەزنتری؟ هەر کەسە لەم ئاوە بخواتەوە دیسان تێنووی دەبێتەوە. بەڵام ئەوەی لەو ئاوە بخواتەوە کە من دێدەمێ هەرگیز تێنووی نابێ. بەڵکو ئەو ئاوەی من دێدەمێ لە ناخیدا دەبێ بەکانی یەک هەتا ژیانی جاویدانی هەڵدەقڵێ. گەورم
ئەوەم بدەرێ تا جارێکی کەتینە نەبم و نەگەڕێمەوە بۆ ئێرە تا ئەو هەڵێنجم. بڕۆ مێردەکەت بانگ بکە و بگەڕێەوە بۆ ئێرە. من مێردم نییە. ڕاست دەکەیت کە دەڵێی مێردم نییە. تۆ 5 مێردت هەبوو. ئەمەی ئێستاش لەگەڵی دەژیت مێردن نییە. ئەمەشت بەڕاستی گوت. گەورم وا بزانم تۆ پێغەمبەری. ئێمەی سامری باپیرانمان لەم شاخەدا خوددایان پەرستووە. بەڵام ئێوەی جوولەکە دەڵێن ئۆرشەلیم شوێنی خوددا پەرستیە. بڕوا بکە ئەی ئافرەت کاتێ دێ نە لەم شاخە و نە لە ئۆرشەلیم کوڕنۆش بۆ باوک دەبن. ئێوەی سامری نازان کوڕنۆش بۆچێ دەبن. جاو کاتە دێت کەوا ئێستایە کاتێ خوددا پرستە ڕاستەقینەکان باوک بە ڕوح و بەڕاستی دەپەرستن. چونکە خوددا ئەو جۆرە خوددا پرستانەی دەوێ. خوددا ڕوحە. ئەوانەی کوڕنۆشی بۆ دەبن دەبێ بە ڕوح و ڕاستی کوڕنۆشی بۆ ببن. ئەو ژنەکەیە. بۆچی قسەی لەگەڵ دەکات؟ دەبێ بزانێ ئەو ژنە چییە. دەزانم دەبێ مەسیح بێت. هەر کاتێ هات هەموو شتێکمان بۆ ڕوون دەکاتەوە. من ئەوم. وەرن پیاوێک ببینن هەرچیەکەم هەبوو پێگوتم وەرن. ئایا دەبێ مەسیح بێت؟ مەسیح؟ بەڵێن پێدراوەکە؟ نابێت. وەرن ببینن وەرن. مامۆستا شتێک ناخۆی؟ من خواردنێک دەخۆم ئێوە هیچی دەربارە نازانن. دەبێ هیچی نانی بۆ هێنابێ؟ خواردنی من ئەوەیە خواستی ئەو بانجام بگەێنم کە نردومی و کارەکەی جێبەجێ بکەم کەوا دایوێ بە من. چاوتان هەڵبڕن و بڕوانە چێلگەکان وا کاتی دروێ نەهاتووە. سیرکەن وا چ خەڵکێک دێن. ئایا مژدەی خوددا بۆ سامرەکانیشە؟ خەڵکی شارەکە بۆ لا عیسا هاتن داوایان لێکرد کە بمێنێتەوە فێریان بکات. 2 ڕۆژ ماینەوە زۆر لە سامریەکان باوەڕیان پێهینا. بێگومان کۆسبنانەوە دێت بەڵام واوێلا بۆ کەسە دەبێتە هۆی کۆسبنانەوە. بۆ کەسە باشتر بەردێکی بکرێتە مل فرێدێتە ناو دەریا لە جیاتی ئەوی بێتە کۆسبنەرەوە بۆ یەکێک لەم بچکانە. پاشاتی ئاسمان لە چی دەچێ؟ لەمە دەچێ. پیاگن کە خەتەلێکی هێنا و لە کێگەکەیدا چاندی. ڕواو بوو بەدارێکی گەورە. باڵندە شێلانیان لە نێو لەقەکانی کرد. من دڵنیانیم باسیجی دەکات. بۆ لەگەڵ بازگران و ئەو گوناهبارانە دەخۆیت و دەخۆیتەوە. گوناهباران؟ مرۆڤی لە ساق پێویستی بە پزیشک نییە بەڵکو تەنها ئەوانەی نەخۆشن. من ناتم بۆ تۆ بەکردنی خەڵکی خۆ بە پاکزان بەڵکو بۆ گوناهباران. ئەوەها لێرەیە تەماشاکەن. عیسا کایەکتە تاقانەکەم ڕزگار بکە. گەورم بەزەیت پێیا بێتەوە تەمەنی 12 ساڵە و وا لە ئاوزینگە. تکایە لەگەڵم وەرە.
بەس دەستم بگاتە لە شتێکی بەرگەکانی چاک دەبمەوە. یایرۆز بەداخەوە بەجێ بێڵێن عیسا کچەکەی تۆ مرد مامۆستا ماندوو مەکە. مەترسە تەنها باوڕت هەبێ چاک دەبێتەوە. چیە بوو دەست لێدام؟ یەکێک دەستی لێدام سوکاستم بە هێزێکرد لێم هاتە دەرەوە. من بووم دەستم لێدایی. دوازدە ساڵە نەخۆشم بە دەستی خوێندیتن. هەموو سامانی خۆم لە پزیشکان خەرج کرد و سوودی نەبوو. هەر پەنجەم بەر نەچکی کراسەکەت کەوت. یەکسەر چاک بوومەوە. کچەکەم باوەڕت چاچی کردیەوە. بە دڵنیایی بڕۆ. سوپاس بۆ تۆ. بانگی کرد کچم؟ بەڵێ بە پێی تەورات خەڵک ئەو ژنەکە 12 ساڵ نەخۆشە بەگڵاو دادنێن. شەرمەزارەکەی بینی و سەربەزی بۆ گەڕاندەوە. من نازانم کامیان زیاتر شیفاتدا هێزەکەی عیسا یان بەزەیەکەی. مەگرین بۆ نەمردووە تەنها نووسووە. کیژۆڵە هەستە. شتێکی بدەنێ بابی خۆ گوێم لێ بگرن ئەوەی لێرە ڕوویدا بە کەس مەڵێن. زیندووە کچی گەورەکەم ئیسای مامۆستا زیندوی کردەوە. شکۆ بۆ خودا زیندوو بۆوە. هەواڵی پەرجوەکانی لە نێو خەڵک بڵاو بووە. وردە وردە شوێن کەوتوانە ئیسا زۆر دەبوون. گەورم خەڵکەکە بەڕێکە با بڕۆن بۆ ئەم شینایی و گوندە نزیکانە تا لەوێ خواردن بۆ خۆیان پەیدا بکەن چونکە ئەم شوێنە هیچی لێ نییە. ئێوە شتێکیان بدەنێت تا بیخۆن
تەنها 5 نان و 2 ماسیمان پێیە. تۆ پیرۆزی ئەی پەروەردگار، ئەی پاشای گەردوون، ئەی ئەوەی نان لە زەویەوە دەردەهێنی. ئەمە پەرچووە ناچێتە عەقڵ. هەموو تێرمان خوارد. لەوەی مایەوە 12 سەبەتەمان پڕ کرد. بەڵێ پەرچوویەکی گەورە بوو. پیرۆزیەکانی ئیسای نیشان دەداین. پێویست بوو شوێنی کەوین. کێ لە ئێوە دوام دەکەوێ؟ گەورم من دوات دەکەوم. بەڵام ڕێگەم بدا ماڵاوایی لە کەس و کارم بکەم. هەر کەسێک دەست لەسەر هاوجاردا بنێ و بۆ دواوە ئەوڕ بداتەوە بە کەلکی پاشات خودا نایە. ئەوەی دەوێت دوام بکەوێ پێویستە واز لەخۆی بێنێ. هەموو ڕۆژە خاچکە خۆ هەڵگرێ و دوام بکەوێ. چونکە ئەوەی دەست بە ژیانەوە بگرێ دەیدۆڕێنێ. ئەوەش ژیانی لە پێناوی من دەدۆڕێنێ دەیباتەوە. چی بە کەلکی مرۆڤ دێ گەر هەموو جیهان بباتەوە بەڵام خۆی بدۆڕێنێ. هەر کەسێک شەرمی بە من و وتەکانم بێت ئەوە ڕۆڵەی مرۆڤی شەرمی پێدەبێت و کاتێ بە شکۆیەکەی خۆی و شکۆی باوکو و فریشتە پیرۆزەکانی دەگەڕێتەوە. ڕاستان پێ دەڵێم لێرەدا هەندێک کەس هەن نامرن هەتا پاشایەتی خودا نەبینن. مەترسن ئەی مێگە لە بچکۆڵەکە چونکە باوکتان دڵشادە پاشایەتتان بداتێ. ئەوەی هەتا نەبیفرۆشن و بیدەنە هەژاران. بۆ خۆتان لە ئاسمان گەنجینەیەک دروست بکەن سامان تیادا کۆ بکەنەوە. کارگیز کەم ناکەو لە بن نایە. نەدز لێ نزیک دەبێتەوە نەمۆرانش لێ دەدات. چونکە سامانەکەی خۆت لەکوێ بێت دڵش لەوەیە. ژنێ لە نەخۆشەکەت ڕزگار بووی. تەمەشا چاک بۆوە. ئەمە پەرژووە سەیری کەن چاک بۆوە. وەرن بیبینن. هەرزوویەکی دیکە. سکۆ بۆ خودا. 18 ساڵە خدا بتپارێزێ ڕابی. تەنها دروستە 6 ڕۆژ کار بکرێ. دەتوانی لەو ڕۆژانەدا چاک بکەینەوە نەک لە ڕۆژی شەمەدا. ئەی ڕیاکاران کێ لێوە لە ڕۆژ شەمەداگا یاخود گوێ درێژەکەی ناکاتەوە بیبات ئاوی بدات. ئێستا ئەم ژنە لەنەوەی ئیبراهیمە 18 ساڵە شێتان کۆتی کردووە. ئایا لە ڕۆژ شەمەدا لەم کۆتە نەکرێتەوە؟ دەسەڵاتدارانی ڕۆم و پیاوانی ئاینی تۆقی بوون لە شوێن کەوتوانی عیسا. گوێم لێ بووە زۆر کەس وەکو پاشا ناویان بردووە. پاشا پاشای سوالکەر و بەڕەڵا و جەردا چەندانی تریش لەم جۆرە هاتن و بانگەوازیان کرد و چوون لە بیریش کران. تۆ نابینی ڕۆژ بە ڕۆژ شوێن کەوتوانی زیاد دەبن؟ خەڵک زۆر خۆشیان دەوێ؟ واش دەزانن کە پاشایە. بە ئاگادارتان کەمەوە ئەگەر ئەم پیاوە زیاتر هەڕەشە لە ئاسایشی وڵات بکات من یەخەی ئێوە دەگرم.
ڕاست دەکات کاتی بەرەنگاربوونەوەی هاتووە ئەوە زۆر کەمە تەنیا 2 پولە ناتوانانی زیاتر بدەیت پێتان دەڵێم ئەم بێوەژنە لەوانتر زیاتری دانا چونکە ئەوان لەوەی لە خۆیان زیادە بەخشیان بەڵام ئەو سەرەڕای پێویستی خۆی هەرچی هەیبوو داینا پێمان بڵێ بە چ دەسەڵاتێک ئەمانە دەکەی چی ئەم دەسەڵاتی پێداوی منیش پرسیارێکتان لێ دەکەم لاوەڵ کەشانەکەی یۆحەنا لە ئاسمانەوە بوویان لە خەڵک ئێمە نازانین لە شوێوە هاتووە کەواتە منیش پێتان ناڵم بە چ دەسەڵاتێکەوە ئەو کارانە دەکەم بەڵام ئەوان لە جیاتی ئەوەی خۆشەویستی و سۆزی عیسا قبول بکەن بە دوای هۆکارێک دەگەڕان تا پێی تاوانبار بکەن و بیدەنە دادگا مامۆستا ئەم ژنە لە کاتی داوێن پێسیدا گیراوە موسا لە تەوراتدا ڕایسپاردوون ئەوانەی وەکو ئەمەن بڵێ دەبێ بەدبارانی سێن تا دەمرانی کەن بەدبارانی کەن تۆ چی دەڵێ؟ مامۆستا ئێمە 2 گەواهی دەریشمان هەیە چی لەم ژنە بکەین؟ ئەیکوا پیاوەکە بە پێی تەورات پیاوەکەش دەبێت دادگایی بکرێت کام لە ئێوە بێگوناها با یەکەم جا بەدی لێ بدات ئەی ئافرەت کوان لەکوێن کەسیا لێرە نەمان تا حکومت بکەن کەس نەما گەورم منیش حکمە نادەم ئێستا بڕۆ جارتر گوناهە مەکە بابە هەڵم گرە وەرە سەشانم ئێستا دەیبینی؟ ئیسا دەبینم لە شریعەت دەچێتە دەرو زوجارێک چوو بۆ تۆکردن یاسای شەمە دەشکێنێ لە کات تۆکردن هەندێک کەوتە سەر ڕێگا و پێشێل لەگەڵ گوناه باراندا دەنیشێ گەر ئێمە لێ بگەڕێن بەردەوام بێت هەموو کەسێ باوەڕی پێدەێنێ دەسەڵاتدارانی ڕۆماکانیش هەڵوێز وەردەگرن و پەرزگا دەڕوخێنن ئەوانی خنکان هەندێک تۆش کەوتە سەر زەوی چاک شکستیان هێنا لەوەی ئیسا بەتەڵەوە بکەن یان شوێن کەوتوانی سار بکەنەوە بەڵام بڕیاریاندا دەبێ ڕایگرن چونکە دەڵێ من مەسیحی چاوەڕوان کراوم کەسێکیان دۆزی بۆەوە کە دەیویست ناپاکی لێ بکات
زۆر کات ئیسا شوێن کەوتوانی خۆی بۆ نوێشکردن دەبردا چێوی زەیتون. ئەو شەوە زۆر پەشۆکاوی پێوە دیار بوو. بۆ خەوتون هەستن نوێژ بکەن تا نەکەونە تاقیکردنەوە. یەهودا بە ماسێک ڕۆڵی مرۆڤ دەدێت بەدەستەوە؟ گەورم دەست بکەینە شمشێر وەشاندن؟ وەرن بیگرێ ئەوە بەسە. وە من یاخی بوو نیم ئەوها بە شمشێر و دارەوە هاتمونەتە سەرم. هەموو ڕۆژە لە پرسگا خەریش فێرکاری بووم کەسی دەستان بۆ درێژ نەکردم. بەڵام ئەمە ڕۆژی ئێوەیە و هێزی تاریکی حکم دەکا. بگرن هاوڕێکەی ناپاکی لێ کرد؟ یەکێک بوو لە قوتابیەکان؟ هەمومان یەهودامان خۆشویست و متمانەمان پێ هەبوو. چاک پاسەوانی بکەن. ئەو شەوە پاسەوانەکان گاڵتەیان بە ئیسا کرد و لێیاندا. کوێ بۆەوەی ئێستا لێدای؟ هەڵی بێنە ئێستا چێ لێ دەدا؟ ڕاوەستن وتم بەسە بیهێنن بۆ ئەنجومەن. پێمان بڵێ ئایا تۆ مەسیحی؟ گەر پێتان بڵێم باوەڕم پێ ناکەن. گەل لێشتان بپرسم وەڵام نادەنەوە. بەڵام لە ئێستاوە ڕۆڵەی مرۆڤ لەلای ڕاستی تەختی خودا دادەنیشێ. کەواتە تۆ کوڕی خودای؟ تۆ گوتت من ئەوم. گوێتان لێ بوو کفر دەکا؟ دەسەڵاتی دەداتی ئەمە بڵێ گوێتان لێ بوو کفر دەکا؟ خۆمان گوێمان لێ بوو چی گوت؟ تاوانبارە و شایستەی مردنە. بۆ لای پیلاتۆسی دەبین. بەڵێ بەڵێ بیبە. ئیتر بردیانە لای پیلاتۆسی پۆنتی فەرمانڕەوای ڕۆمەکان. پیلاتۆس حاکمێکی ڕق بوو. هەزاران کەسی لە خاتدا بوو. چیتان دەوێ لێرە؟ بەم بەیانیە زووە؟ بۆمان دەرکەوتووە ئەم پیاوە میلەت گومڕا دەکا. لە بازاری پەرزگادا ئاژاوەی ناوەتەوە. بۆمان دەرکەوتووە تاوانبارە ناهێڵێ خەڵک سەرانە بداتە قەیسەر خۆشی بە مەسیحی پاشا دادەنێ. پاشا؟ تۆ پاشای جوولەکەکانی؟ تۆ گوتت ئێمە هیچ پاشایەکمان نییە تەنیا قەیسەر نەبێت. یاسامان هەیە بەپێی یاسا ئێمە دەبێت بمرێت چونکە خۆی کردووە بە کوڕی خوددا. ئەم پیاوە شتێکی وای نەکردووە شایانی مردم بێ. بۆیە فەرمانی قامچی لێدانی دەدەم و ئازادی دەکەم. گەر ئازادی بکەی حکمەکەت بەدڵی قەیسەر نابێ. لە خاچیدا تۆ بە قامچی لێدەم.
هەر کەسێک خۆی بکات بە پاشا دوژمنایەتی قەیسەر دەکات. چاوەڕێی چی دەکەی بیناتۆ؟ لە ناویدا بیکوژە لە خاچیدا هیچ خراپەی نەکردووە. شەمعونی قەیرەوانی وەرە بۆ ئێرە پلیسەکان ببڕن بۆ هەڵیگرە دەی بچوونەوە شێرە دووەوە دووەوە نەیگەڕێ لازم ڕۆنە دووەوە گەورم بۆ تۆ دەگرین بۆ تۆ ها بخۆوە بخۆوە گەورەمان. ژنانی ئۆرشەلیم بۆ من مەگرین بۆ خۆتان و منداڵەکانتان بگرین گەر بێت و ئاوا بەلقی سەوز بکەن ئاخۆ دەبێ حاڵی وشک چۆن بێ خدا یارمەتیت بدا وانێژت بۆ دەکەی ئەی باوگریان خۆش بە
چونکە نازان چی دەکەن. زۆری خەڵک ڕزگار کرد با خۆی ڕزگارکە. گەر مەسیحی خۆت ڕزگارکە لەسەر خاچەکەوەیە خوارێ. یەکێک لە پەرجۆکانی خۆتمان نیشاندا. هەر کەسێ لە سەردار هەڵواسرێ خوددا نەفرەتی لێ کردووە. پەژارش وەکو شمشێری تیژ جەرگی منیش دەبڕێت. پەژارش وەکو شمشێری تیژ جەرگی تۆش دەبڕێ. ئایا تۆ مەسیحەکە نەبووی؟ دەباشە خۆت ڕزگارکە و اینجا ئێمەش لەخوا ناترسی؟ هەرچەندە هەمان سزامان بەسەردادراوە، بەڵام ئەو هیچ خراپەیەکی نەکردووە. عیسا لە یادم مەکە کاتێ بە پاشایەتیەکە دەگەڕێیتەوە. ڕاست پێ دەڵێم هەر ئەمڕۆ لەگەڵم دەبی لە فیردۆس. کاتەکە نیوەڕۆ بوو لە ناکاو بۆ ماوەی 3 کاتژمێر ئاسمان تاریک داهات. ئەی باوک ڕۆحی خۆم بەدەستی تۆ دەستپێرم. شکۆ بۆ خودا بەڕاستی ئەو پیاوە پاک بوو. لە نێو ئەندامانی ئەنجومەنی پیران پیاوێکی چاک خەڵکی شاری ڕاما بوو، ناوی یوسف بوو، ڕازی نەبوو بە لە خازانی عیسا. چووە لای پیلاتۆس و ڕێی پێدرا تەرمەکەی ئیسا بێنێتە خوارێ تاکو پێش ڕۆژ ئاوابوون و هاتنی شەمما بنێژرێ. مان بەخشە ئێمە بە شوێن لاشەی گەورەکەمان کەوتوین. هەمووتان بەخێر بێن، بەڵام وەرن ئەوەندەی نەماوە بۆ شەممە. بۆچی دەبووە بیکوژن؟ گەر ئەو لەلایەن خودا هاتبوو بۆ هێشتی بیکوژن؟ من هەموو ئەو پرسیارانم لە خۆم کردووە. ئیسا توانای بەسەر و حەبەتەکانش هەبوو، مردووی زیندوو دەکردەوە. ئایانەی دەتوانێت ئەمە ڕابگرێ؟ 3 ساڵ دوای کەوتم بۆ هیوایە کە ئەو مەسیحی چاڕوان کراوە، بەڵام ئێستا ئەو ڕۆیشت و من بۆ کوێ بچم؟
چیرۆکێکی خەم ناکە. بەڵام ئاکامێکی شکۆداری هەیە. ڕۆژی یەکشەمە بەیانی زوو سێم ڕۆژ گەڕاینەوە بۆ لای گۆڕەکە. بۆن و بەرامی پاراستنی لاشەکەمان پێبوو. بەردەکە گلۆر کراوەتەوە. پەترۆس، یاقوب، یۆحەنا، گوێ بگرن، بەردەکە گڵۆر کرابووە. چوینە ژوورێ و لاشەی گەورەمان نەمابوو. گەورەکەمان لە گۆڕەکە بردراوە، نازانین لەکوێ داهێناوە. چی؟ لاشەی گەورەمان نەماوە؟ بڕۆن بە خۆتان سەیر بکەن. پاش پشکنینی گۆڕەکەی پەترۆس بۆ لای قوتابیەکانی تر گەڕایەوە. بەڵام من لە دەرەوە مامەوە، دەگریام و سەرم سوڕما بوو. هەر سەربازەکان بردویانە یان فەرسیەکان، هەراوان کوشتیان و ئێمەشیان بێئومێد کرد. هەر لاشەکەیان بۆمان جێهێشتایە. ژنەکە بۆ دەگری؟ گەورەمانیان بردووە، نازانم لەکوێ دایانناوە. ژنێ بۆ دەگری؟ بە دوای کێدا دەگەڕێی؟ گەورم گەر تۆ بردووتە پێم بڵێ لەکوێت داناوە تا بیهێنمەوە. مریەم، مامۆستا، دەسم لێ مەدە، هێشتا سەر نەکەوتومە بۆ لای باوک. گەورم تۆ زیندووی؟ بڕۆ لای براکانم، ئەو هاوڵیان پێ بڵێ. کەواتە تۆ ئێمەت بەجێ نەهێشت، خودا لە بیرمان ناکا. ئەمەیان پێ بڵێ. من مامۆستام بینی، من مەسیحم بینی. زیندوو بووبەوە؟ بەڵێ. چۆن؟ مردنیش پێنەوێرە. ئەی بۆچی دەبوو بمرێ؟ تاکو مردن ببەزێنێ. من ئەو ڕۆژە تێنەگەیشتم، بەڵام ئیسا چەند جارێکی تر پاش ئەوەی خۆی بۆ دەرخستین دەستی لێداین. سەدان ساڵ بەر لە هاتنی ئیسا پێغەمبەران لە پەرتوودا باسی ئازارکێشانی مەسیحی چاوەڕوان کراویان کردووە. ئیشایا پێغەمبەر نووسیویەتی لە پێناو گوناهەکانمان ورد و خاش کرا، لە پێناو خراپەکانی ئێمە خوێنی ڕژا، بەو سزایی کە بەسەر ئەو دادرا ئاشتی بۆ ئێمە هاتە دی، ئێمە بە برینەکانی ئەو چاک بووینەوە. موسا پێغەمبەر گوتبووی هەر کەسێ لە سەردار هەڵواسرێ خوددا نەفرەتی لێ کردووە. کاتیا ئیسا لەسەر خاچەکە مرد، نەفرەتی گوناهەکانی مرۆڤی هەڵگرت
کە سزاکەی مردنە. لە خازانەکەی بۆ کەفارەتی گوناهەکانمان و بە هەسانەوە کەشی لە چنکی گوناح و دەسەڵاتی تاریکی ئازاد بوون، ڕزگاربوونێکی هەتا هەتایی سەبارەت بە زەلیلی و شەرمەزاری گوناها. بۆ ئەم پیرۆزیەش خوددا بەڵێنی بە ئیبراهیم باوکماندا بوو کاتێ پێی فەرموو هەموو میلەتانی سەرزەوی لە ڕێوەچەی تۆ پیرۆز دەبن. هەموو خەڵک؟ هەتا ژنیش؟ ئێستا بانگی دەکردم کچی ئیبراهیم، تۆش کچێکی خۆشەویستی، ئیسا دەیەوێت پیرۆزت بکە وەکو ئەو ژنەی پاستەندین ساڵ نەخۆش بوو چاچی کردەوە، هەروەها وەکو من نابێ هیچێکێکمان لە ترس و شەرمەزاری بژی، ئیتر نابێ هەز بکەین کە لە خەڵکی دیکە کەمترین. ئیسا خۆی فەرمووی ڕۆحی پەروەردگارم لەسەرە، چونکە منی هەڵبژار تاکو مژدەی خۆش بدەمە هەژاران، منی نار تاک و بانجی ڕزگاربوون بۆ دیل و بینایی بۆ کوێر بدەم، تاک و ستەم لێکراون ڕزگار بکەم و ڕابگەێنم کاتی ئەوە هاتووە پەروەردگار میلەتەکەی خۆ ڕزگار بکات. ئیسا دەستی بۆ ژیانی خەڵک درێژ کرد هەتا بۆ ئەو ژنانەش کە نەخۆشی زەلیلی کردبوون و بەگڵاو دانران. ئیسا چاچی کردنەوە، منداڵ و پیا و ژن و دەوڵەمەند و هەژار و گوناهباری فێر دەکرد، بە سۆز و خۆشەویستەکەی سەربەرزی بۆ مرۆڤ گەڕاندەوە، خەڵکی چاک دەکردەوە، ڕوحە بەدەکانی وەدەردەنا، پیا و ژن و منداڵانی لە کۆتی شەیتان ڕزگار دەکرد، بۆی دەرخستین کەوا دەسەڵاتی بەسەر ڕوحەبەدەکان هەیە. ئیسا چەندین کچ و کوڕی لە مردن هەستاندەوە، ئەوەی نیشان دەدا کە دەسەڵاتی لەسەر مردنیش هەیە، هەرچەندە شەیتان و ڕوحەبەدەکان مەزەندەیان وابوو بە لە خازدانی ئیسا سەرکەوتنیان بەدەست هێنا، کەچی لە مردن هەستایەوە و هەموو هێزەکانی مردن و شەڕانگێزی بەزاند. کاتاوە مەسیح بوو؟ تەنیا ئەو مەسیحا چاوەڕوان کراوەی کە لەلایەن خودداوە دێ دەتوانێت ئەو پەرجوانە بکات، ئەویش ئیسا کردی. بەتەنها کەسێکی وەک ئیسا بەڕەحم و بەتوانا و جێی بڕوا و خۆشەویستی ئێمەیە. کاتێک خوددا جیهانی دروست کرد، ژن و پیاویشی دروست کرد، پلانی ئەوە بوو هەردووک لە نزیکی ئەو بۆ پەڕی خۆشی بژین، بەڵام ئێمە بڕوامان پێ نەکرد، ڕاستپاردەکەی ئەومان شکاند. ئەم کارە پڕشەرمەزاریەش ئێمەی لە خوددا دابڕاند و شیرازە خوداییەکەی نێوان ژن و پیاویش نەما. ئێمەش بەم شێوەیە لەسەر ئەم سەرپێچیکردنە بەردەوام بووین. تێب دەفەرموویە کەس نییە گوناهی نەبێ، دەرەنجامی گوناهاش مردن و دابڕانە لە خوددا. بەڵام خوددا ڕازی نەبوو ئێمە لە خۆشەویستەکەی ئەو دابڕین و لە ترس و زەلیلی بژین. بۆیە هەروەک چۆن بەرانێکی نار تاکو لە جێگەی کوڕەکەی ئیبراهیم بکرێتە قوربانی، ئەوهاش خوددا ئیسای نار تا لە جێگای ئێمە بمرێ سزای گوناهەکانمان بدات. ژیان و مردن و هەستانەوەی ئیسا پەیوەندی لە نێوان خوددا و هەموو ئەو کەسانە گەڕاندەوە کە تۆبە دەکەن و دەگەڕێنەوە لای خوددا. ئەم پەیوەندیە تازەیمان لەگەڵ خودای پیرۆز کۆتایی نییە، تەنانەت لە پاش مردنیشمان. ئەو دزەی لەسەر خاچەکە بە چەند چرکەیەک پێش ئەوەی بمرێت بڕوای بە ئیسا هێنا. ئیساش بەڵێنی دایە ئەمڕۆ تۆ لەگەڵ من دەبی لە فیردەوس. هەر کەسێ متمانەی تەواوی بە ئیسا هەبێ لە سزای کۆتایی دەربازی دەبێ و بۆ هەتا هەتایە لەگەڵ خوددا دەژی. چۆن؟ بەوەی کە بڕوای پێ بکەی. بەڵام ئەو من قبول دەکات؟ من و مریەمی قبول کرد. چۆن بزانم؟ متمانەی پێ بکە، داوای لێ بکە، پێی بڵێ
ئەی باوکی ئاسمانیمان تۆ پیرۆز و ڕاستیت سپاست دەکەم کە منت خۆش دەوێ سەرڕای ئەم گوناهە زۆرانەشم سپاست دەکەم کە تۆ ئیسای مەسیحت نارد تاوەکو نەفرەت و شەرمەزاری گوناهەم لەسەر هەڵگرێ سپاست دەکەم کە ئەو لە پێناو من دامرد دەمەوێت بە شوێن ڕزگاری دەرە زیندوەکەم بکەوم سپاست دەکەم کە لێم خۆش دەبی و قبوڵم دەکەی ئامین 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 سوپاس سوپاس ئەیسا فەرمووی بەرخەکانم گوێیان لە دەنگمە و من دەیان ناسم ئەوانش دوام دەکەون ئەو تۆ دەناسی ڕیبکە تۆی زۆر خۆش دەوێ ئەم پەیوەندیە تا کۆتایی ژیان بەردەوام دەبێ گەشت دەکا هەرچەندە زیاتر بیناسی زیاتر گەشە دەکا ئێمە بە گوێڕایل بوون بۆ وشەکەی گەشە دەکەین بە نوێشکردن بە باوەڕەوە هەروەها بە پێکەوە ژیان لەگەڵ باوەڕداران دەبێ باسی ئیسا بۆ خەڵک بکەین و بزانە ئیسا چی فەرمووە ئاشتی بۆ ئێوە هەموو دەسەڵاتەکانی ئاسمان و زەوین پێدرا بڕۆن هەموو نەتەوەکان فێر بکەن بە ناوی باوک و ڕۆڵە و ڕەحی پیرۆز لاویان هەڵکێشن فێریان بکەن کار بە هەموو ئەو ڕاستپادانە بکەن کە بە ئێوەم ڕاستپاردووە ئەوە تا من هەموو ڕۆژێک و تا کۆتای زەمان لەگەڵتانم